بەڵێ لەسەر دەسپاسی ئێوە ڕێز دەکەین بەڵێ کە ئێمە وەکو چاودێری بازرگانی بە هەمانگی لەگەڵ لەژنەی هاوبەشی قایمەقامی قەزای بەردەڕەش کە دەتوانن بڵێن قەزای بەردەڕەش کە لە 4 کارگەی غاز پێک دێت و ئێمە لە سنتەری قەزا هەر ئۆتۆمبیلێکی گەڕۆک نوێنەرێکی خۆمان لەگەڵی دادەنین بۆ ئەوەی کە ئەم غازە تێت وەکو خۆی بگەیشتە بەدەستی هاوڵاتیان و هاوڵاتیان چ لەو گازندەیەکیان نەبێت کە دەتوانم بڵێم بۆ چارەسەری غاز ئینشاڵە لەو ڕۆژانی داهاتوو ئەم چارەسەر دەبێت و وەکێشەی غاز نامینێت و ڕۆژانە لەسەر خەتین لەگەڵ پارێزگای دهۆک بۆ دابینکردنی زیاتر قلیلەی غاز بۆ سنووری قەزای بەردەڕەش و دەتوانم بڵێم کە هەر هاوڵاتیان گەلە و گازندەیشان هەبێت دەتوانن لە ڕێگای ئەکاوتی قایمەقامی قەزای بەردەڕەش یاخود ئەکاوتی چاودێری بازرگانی بەردەڕەش ئاگادارمان بکەنەوە بۆ ئەوەی سەردانی شوێنی بەبەست بکەین و ئیجراعاتی یاسایی بەرامبەر هەر ئۆتۆمبیلێکی غاز فرۆش هەبێت بێتە وەلگرتن. بەڵێ لە سنووری قەزای بەردەڕەش 4 کارگەی غاز فرۆش هەیە کە دەتوانم بڵێم سنتەری قەزا و سنتەری ناحیەی ڕووڤیە و ناحیەی کەڵک و ناحیەی دارەتوو کە لە 4 کارگە پێک تێت.